بين سر تبيعكان شوين كوتي الصحابة كان بيغمري خوا صلى الله عليه وسلم سفياني ثوري برحمت بيت ناوسكي داي بآزارك برديان بولاي دكتوري أو سردما فحصيان كرت كفحصي دولة روبرستان ميزيان بو كرت تماشاكن خوين ديتا دروا دكتورة كانوتيان أما ميزي بياوكا ترس ناوسكي سوتانوا ترسي خواي بررقار بخوانا لدنيا ترسان نسياريان أبو نبالخانيان أبو نترسي أويان أبو لا پەروێزخان و باشماخ و فلان و فلانە بارەکانیان گیرابێ بەخوا تاکە ترسێک هەیان بووە ئەبێ خوا لێمان ڕازی بێ ئەبێ عاقیبە شەڕ دەرنەچین. عەبدوڵای کوڕی موبارەک ئەو پیاوە بەڕێزەی کە تاجر بووە یەکێک لە پیاوچاکانە فەرمێت شەوێکیان چوین بۆ سەفەرێک هەر لەگەڵ خۆما قسەمە کرد باش عەبدوڵای کوڕی موبارەک نوێژەکە ئێمە نوێژەکەین حەجەکەین ڕۆژوەگرین ئەبێ بەچی خوای پەروەردگار فەزڵی دابێ بەسەر ئێمە ئەفەرمێ هێندەی نەبر فتیلەکەمان کوژاوە ئەفەرمێ وەڵڵاهی هەتا هەڵمان کرد هەموو ڕیشی تەڕ بوو ئەمەنە گریا بوو وتم بەم گریانە خوای پەروەردگار فەزڵی بەسەر ئێمە داوە. فودەیلی کوڕی عیاض یەکێک لەو پیاوە بەڕێزانەی قاتیع الطەریق بوو بە زمانی ئەمڕۆ چەتە بوو ڕێی بە خەڵکە گرت شەوێکیان دەرچوو پیاوێک شەو نوێژێ کرد ئەو ئاەتەیە خوێنە ئەلەم یەئنی للەذینە ئامەنوا وتیان فودەیل هات فەرمی وەڵڵاهی ئیشی خۆتان بکەن سوێن بەخوا ئەگەڕێمە بەلای خوا وازیێنا بوو بەو پیاوەی فودەیلی کوڕی عیاض لەگەڵ عەلی کوڕی هاشەوانە لەسەر شەو نوێژ مناقەشەیان بوو پێشبڕکێیان بوو عەلی کوڕی شەوان بە سنگە خشکێ چۆ سەر جێگاکە ئەی عەلی بووە لە خۆتەکەی ئەی فەرموو ئەی باوکە بەڕاستی عیبادەتکەران پێشی منیان داوەتەوە. یەزیدی ڕەقاشی هەموو جارێک ئەیدا بە قاچی خۆی ئەی فەرموو ئەی یەزید کێ لە دوای مردنت نوێژت بۆ ئەکات کێ لە دوای مردنت بە ڕۆژوو ئەبێ بۆت ئەی فەرموو ئێستا بە خۆتا بچۆرەوە ئەی یەزید. ڕەبیعی کوڕی خوثەیم ڕزای ڕەحمەتی خوای لێ بێت عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێت وەڵڵاهی ئەی ڕەبیع پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆی ببینایە خۆشەویستی چونکە هێندە بە ئیمانی قەبرێکی دروست کردبوو لە ماڵ خۆیان لەگەڵ دایکی ئاژیا هەموو جارە چوو لەسەر لەناو قەبرەکە لەسەر لا ڕاکشا پاشان ئەو ئاەتەیە خوێند حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون خەڵکانێکە لە نەی پەروەردگار بمان گەڕێنەرەوە بۆ دنیا تا کردەوە بکەن فەرمێ بە گریانەوە هاتە دەرەوە دایکێوت ئەی ڕەبیع وەڵڵاهی ئەم گریانەی تۆ پێچێ خەڵکێکت کوشتە بێت دەی فەرموو بەڵێ دایە نەفسێکم کوشتووە دەیوێت ڕۆڵە کێیە با بچین سوڵح بکەین لەگەڵیانە دەی فەرموو خۆمم کوشتووە نەفسی خۆمم کوشتۆ بە گوناه و بە تاوان. ئیمامی ئەوزاعی بە ڕەحمەت بێت ئافرەتێکی دراوسیان سەردانی خێزانەکەی کات دانشێ لە ژوورەوە دەڵێت ئەوە سەرت تیا بچێ ئەی خێزانەکەی ئەوزاعی بۆ ئاگاد لێ نییە مناڵ میزی کردوتە شوێنی نوێژەکەی ئەوزاعی تۆزێگەوەسی هەردوو بارێک کاتەوە فەرمێت یاچوون بۆ خۆت ئەوە شوێنی گریانی ئەوزاعیە شەوان هەتا بەیانی ئەگری ڕەنگە غەریب بێ لای ئینسانێکی وەکوی ئێمە کە دوورین لە زیکری خوای پەروەردگارەوە شتانە بیستین بەڵام وەڵا ئەگەر ئیسلامەتی و دیندارەتی و موسڵمانەتی و ئیماندارەتی بریتی بێ لە هاتوچۆی مزگەوت و ڕۆژوگرتنێک و ئەو هەموو حرامەی کە زۆری نەمان سەرماتایەتی وەڵایی هیچ ئەگەریش دیندارەتی و ئیماندارەتی بریتی بێ لە عیلم و لە ئیمان و لە ئەخلاق بریتی بێ لە بەخۆداچوونەوە سەربەرزی بۆ هەر کەسێک